یەکبوونی سووریایەکان بنەمایە بۆ چارەسەر لە نووسینی فەتحوڵڵا حسێنی. لە سایەی نەبوونی دەستپێشخەری لەلایەن ڕژیمی دمشق و خێرایی ڕووداوە سیاسی و سەربازیەکانەوە لە ناوچە جیاجیەکانی سووریا، هەروەها گۆڕانکاریەکانی سەرنەخشەی سووریا بەهۆی دەستێوەردانی هەرێمی و نێودەوڵەتی، ئەنجومەنی سووریای دێموکرات کۆنگرەی چوارەمی خۆی کرد و سەرکردایەتی و سەرۆکایەتیەکی نوێی هەڵبژارد. گۆڕانکاری لە هەیکەلی ئەنجومەنەکەش کرد. لێژنەی داڕشتنەوەی گرێبەستی کۆمەڵایەتیش چاوی بە کۆتا ڕەشنووسی دەستوورە نوێیەکەی داخشاندەوە کە کار بۆ بەدیهێنانی سووریایەکی دێموکرات دەکات لەسەر بنەما و دروشمی یەکبوونی نێوان سووریایەکان بنەمایە بۆ چارەسەری سیاسی. یەکڕزی سووریاییەکان. دروشمی یەکێتی نێوان سووریایەکان بنەمایە بۆ چارەسەری سیاسی. ئەگەر لەلایەن هێزە سیاسیەکانی ئەو وڵاتەوە وەکو بنەمای چارەسەر وەربگیرایە، ئەوە هێزە هەرێمی و نێودەوڵەتیەکان کۆنگرەی بێسوودیان نەدەکرد کە دەرەنجامەکانی لەگەڵ بەرژەوەندی گەلانی سووریا نییە و قەیرانەکەشی زیاتر کردووە. بۆیە پێویستە لایەنە سیاسیەکانی سووریا لەمپەرەکان وەلانێن و بەرژەوەندی هەرێمیەکانیش ڕەت بکەنەوە کە وای کردووە سووریا لە ناو ئاگری شەڕدا بمێنێتەوە، بەڵکو کار بۆ سووریایەکی دێموکراتی فرەیی لە مرکزی بکەن. ئەمەش خەیاڵ نییە، بەڵکو واقعیە و دەبێت کاری بۆ بکرێت. چەقبەستووی سیاسی لە سووریا. نەبوونی دەستپێشخەری لەلایەن دمشقەوە لە سایەی نەبوونی چارەسەری سیاسی لە ئایندێکی نزیکدا، بەهۆی کە لە ڕقی و ملهوڕی دمشقەوە و لە سایەی غیابی هێزە سیاسیە بەهێزەکان و کاریگەری قەیران و ئاڵۆزیەکانی گیان لەسەر قەیرانی سووریا کارەساتێکی ترە ڕوبەڕووی گەلانی سووریا دەبێتەوە، بە تایبەتی دوای داڕمانی کەرتی یابووری و سەرقاڵبوونی زلێزەکان بە جەنگی ترەوە. ئەوەش وای کردووە تەرکیز لەسەر قەیران و نەهامەتی گەلانی سووریا نەمێنێت. دەستپێشخەری کورد. ئێستا سووریایەکان و بە تایبەتیش دوای دەستپێشخەریەکانی کورد و پێشکەشکردنی پرۆژەی سیاسی کە خزمەت بە چارەسەری سیاسی دەکات، بە ئیوان جەنگ ڕابگیرێت و ئاشتی و سەقامگیری بەرقەرار بێت. قەناعەتی تەواویشیان لەلا دروست بووە کە چارەسەر تەنها بە ئیرادە و بڕیارێکی سووریایی سەربەخۆ دەبێت، دوور لە ئەجێندای دەرەکی. ئەمەش هەمانە و کارەیە کە ئەنجومەنی سووریای دێموکرات دەیکات و جەخت لەوەش دەکاتەوە کە ڕێکەوتنی سووریاییەکان لەسەر پرۆژەیەکی یەکانگیری نیشتیمانی هیوا دەبەخشێت بە سووریایەکانیش بۆ گەیشتن بە چارەسەر و بنیاتنانی ناسنامەیەکی یەکانگیری نیشتیمانی کە مافیە و پێکاتەکانی سووریا دەستەبەر بکات. شکستی کۆنگرە نێودەوڵەتیەکان. دەتوانین لێرەدا بڵێن ئەو کۆنگرە نێودەوڵەتیانەی بەبێ ئیرادەی سووریایەکان کراون شکستیان هێناوە، چونکە زیاتر کاریان بۆ ڕادەستکردنەوەی دەسەڵات بە حکوومەتی دێمێشق کردووە بەبێ دانان بە فرەی و دێمۆکراسی لە سووریا. بەڵێن یاریمایەتیش بۆ هێنانەدی سەقامگیری لە سووریا شکستی هێناوە، نەکەر ئەوەش بەڵکو دەستێوەردانەکانیان قەیرانەکەی ئاڵۆزتر کردووە و بێت چارەسەر هێشتوونیەتیەوە. هەرچەند گوشارەکانی ڕووسیا حکوومەتی دمشقی ناچار نەکردووە چارەسەر پێشکەش بکات، دەستپێشخەریەکانی کوردیش پێشوازی لێ نەکراوە. بەڵام ئەو پرۆژە سیاسی و سەربازیانەی لەلایەن هەرێمی باکوور و خۆرهەڵاتی سووریاوە خراونەتە ڕوو، تەنها پرۆژەن بۆ سەقامگیری و چارەسەر لە سووریادا.